حکومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێیەمەوە بە 4 ئاڕاستە کاری کردووە، هەم بۆ نۆژەنکردنەوە، هەم بۆ دروستکردنی قوتابخانە تازەکان و تەواوکردنی و پرۆژانەی تەواو نەکراوە. ئاراستەی یەکەمەوە ئاراستەیە بوو کە لەسەر بودجەی وەزارەتی پەروەردە قوتابخانە و خوێندنگەکان تەواو بکرێن. ئاراستەی دووهەم لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان. ئاراستەی سێهەم ئەو دەستپێشخەریانەی کە دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان لە پارێزگا و شار و شارشەکانی کوردستانێکن. ئاراستەی چوارهەمیش هاندانی کەسانی سەرمایەدار و هەروەها ڕێکخراوەکان بووە، چ بۆ نۆژەنکردنەوە چ بۆ دروستکردنی قوتابخانەکە. لە دەی حوتی 2019 تا ئاگەین بە ئێستا 36 باخچە و قوتابخانەی نوێ کەوتونەتە بواری خزمەتەوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و 278 قوتابخانەش لە تەواوی هەرێمی کوردستان لە سەرجەم پارێزگاکان نۆژەن کراونەتەوە. خزمەتکردنی کەرتی پەروەردە پەرەپێدانی ژێرخانی کەرتی پەروەردە یەکێکە لە ئەولەویەت و استراتیژی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. وێڕای سەختی دۆخەکان بەڵام بە هیمەتی هەموو لایەک لە ئیداراتی پارێزگاکان و پارێزگارە بەڕێزەکان، قایمقامەکان، بەڕێزان لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگاکان ئەم پرۆژانە بەردەوامن، چ بۆ نۆژەنکردنەوە چ بۆ تەواوکردنی قوتابخانە نوێیەکان و لە ئایندەیەکی نزیکیش 5 قوتابخانەی دیکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەکەونە بواری خزمەتی پەروەردەییەوە بۆ قوتابیان و خوێندکارانی کوردستان.